سڵاوتان لێبێت لە زنجیرەی دووەمی شرۆڤەکاری سەربازی 1964 بۆ بابەتە سەربازیەکان و زۆر بابەتی هەنووکەی جگە لە شەڕی نێوان ئیسرائیل و ئێران بەردەوام دەبم لەگەڵتان لەوەی کە لە لوبنان چیە گوزەرێ و لە سووریا چیە گوزەرێ لە شەڕی نێوان رووسیا و ئۆکرانیا ئێستا گەیشتون بەکوێ بەردەوام دەبم لەگەڵتان لەگەڵ عەقید سەلام ئەسعەد کاک سەلام دووبارە بەخێر بێیتەوە. سپاس دەکەم خۆت بەخێر بێیتەوە. سپاس. باس لە ڕێکەوتنی باواز لە ئێران و ئیسرائیل بێنین جارێ ڕێکەوتنی نێوان ئەمریکا و لوبنان دەکرێت کامە تۆزێک بۆتە جێی باس و مشتومەڕ و پێدانی فڕۆکەی سوپەر تۆکانۆ A29 ئەمە چۆنە؟ ئەم فڕۆکەیە چییە؟ حەزەکەم تەوزیحێکی بێ لەسەر بۆ ئیدا بە لوبنان. A29 فڕۆکەیە کە بڵێن لە ساڵی 1999 تەطویری پێکرا لە 2003 هاتە خزمەتەوە. ئەم فڕۆکەیە تۆربینیە شە شفرەیە. ئەم فڕۆکەیە بە کەڵک سێ شدێتن: استطلاع، تدريب، مكافحة التمرد. يعني بلين با كردواري خۆمان بڵێن پارتیزانی دژی گروپی چەکدار. چوارەمین مهمەشی بەخێرایی ئەرکێ جێبەجێ بکات و ئەتوانێت بە درۆپ تانک بۆ نمونە بماوەیەکی زۆر بمێنێ لە ئاسمانە سنوور بپارێزێ، استطلاع بکات لەسەر سنوورە. ئەم فڕۆکەیە سرعەتی 590 ئاخیری 590 کیلۆمەتر لە سەعاتێکە، ئەتوانێت تاکو تەن و نیوێک بۆمبە و موشک وان هەڵبگرێت، ئەتوانێت موشکی جەوجەویش هەڵبگرێت ئاسمان بۆ ئاسمان کە تێی بگرێتن. ئەم فڕۆکەیە وەکو بەجانابتم بەرازیلیە، چەند وڵاتێ بەکاری دێنێ، وڵاتانەی کەم فڕۆکەیە بەکاردێنێ کۆڵۆمبیا، سلڤادۆرە، ئەندەنوسیایە، ئەفغانستان. باش بۆ لەم تەوقیتە ئەیدا بە لوبنان کە ئەیدا پێی ئەمە یەک ئامانجێکی هەیە، تەنها حزب اللهە. ئەم فڕۆکەیە تو ئەم فڕۆکەیە بەکەڵکت نایە ئەگەر شەڕت بوو لەگەڵ وڵاتێکی ترامە بەکاربێنی، ئەمە بەکەڵک نایە. ینی نمونەیەکت بووە بێنم لە عێراقا دەربارەی ئەم فڕۆکەیە. عێراق مێکی هەبوو، مێک 21 هەبوو، مێک 23 هەبوو، مێک 25 هەبوو، سیخۆی بە 4 مۆدێلی هەبوو، 22 سیخۆی 20 هەبوو، سیخۆی 25 هەبوو. ئەنجاش لەگەڵ ئەوەیە هەسا ئەم جۆرە فڕۆکانەی هێنا لە فەڕەنساوە لە هەشتاکان کە پێ وترا BC7. دوایە مۆدێلە تری هێنایەوە پێ وترا BC9. هەر عینی فڕۆکە بوو، بەڵام ئەمە کورسی قەدفی تیا بوو، ئەتوانێت فڕۆکەوان کە خۆی فرێدا بە کورسیەکەەوە دەرچێت. کۆنەکە BC7 ئەبواە هود بکاتەوە، ینی ئەو جامەی سەری دەرچێ بۆ بام باڵەکە و خۆی فرەداتە خوارەوە. عملیە ئەمە دۆشکەیەکی بڵێن مەدفع ڕەشاش 30 ملیمی پێوەیە. باڵێ زۆر مەترسیدارە، بەکاردێ بۆ حربی عیسابات و تەجەمعاتی گروپی چەکدار کە بجوولێنەوە لە ناوچەیە بۆ ناوچەیەتر. عێراق ئەمەی بەکاری هێنا دژی پێشمەرگە لە هەشتاکان، بەڵام پێشمەرگە دیێرینەکان قارەمانە توانیان دانێ بخەنە خوارەوە. بزەبت ساڵی چەند؟ ساڵەکە بە تەواتی بە بیرم نایە، لە هەشتاکانە بڵێن بدایەتی بۆ هەشتا و سێ بوو، نازانم بە تەواتی بە بیرم نایە. یعنی پێشمەرگە لەو سەردەمەدا بە دۆشکە ئەو فڕۆکەی خستە خوارەوە. باڵێ بە دیمترۆفی 4.5 ئەو فڕۆکەیان خستە خوارەوە لە منتیقەی شێخوزێنی کەوتە خوارەوە لە بینی گوندی شەوجێڕ و مەرزیخەی خوارو. وابزان ملازمێکیش لێ خوڕی ناوی عیماد بوو، خەڵکی مووسڵ بوو. ئەو فڕۆکەی لێ خوڕی خستیانە خوارەوە لە قاعیدەی کەیوان لە کەرکووکەوە پێی هەڵسا لێیاندا لێنانە خستیانە خوارەوە. ئەم فڕۆکەیە بە کەڵکەوانە دێت. پێش بەرنامەکە سێرچم بۆ کرد بۆ فڕۆکەیە. هەنی زۆر لە فڕۆکەکانی جەنگی جیانی یەکەم و دووەموانە چێشکڵوشیەوە و یعنی دیزاینکردنی و ئەمانە هەر بەڕاستی ئەمە ینی باست کرێسە ئەدرێ بە لوبنان تەنیا بۆ ئەوەیە کە ڕوبەڕووی حزب اللهی بێتەوە، هیچی تری پێ ناکرێ، هیچیکەی پێ ناکرێ. دڵی پێ خۆشە لوبنان؟ نیەتی، ینی طبعا دڵی پێ خۆشە بێ، فڕۆکەی نییە. باسی ئەوەت کرد کە عێراق هەی بووە. بەڵێ
یعنی چی وڵاتێکی تر ئێستا ئەگەر ئەم فڕۆکەی بدەیتێ بە نمونە جگە لە لوبنان یەکسەر دەسی بووە بات و وەرێگرێت و وانە هەر وڵاتی حرەکاتی مسلحی تیابێتن گروپی چەکداری گروپی چەکداری تیاوێت کە بە مەجامی حرەکەت بکاتن ئەو وڵاتە پێویستی بەم جۆرە فڕۆکانەیە ینی من بە جەنابتم وت عێراق مێک و سیخۆی هەموو جۆرێکی هەبوو بەڵام ناتوانی گروپی چەکدار بەم فڕۆکە زەخمانە چارەسەر بکەی لە بەمانە هی حربی عیساباتە تایبەت حزبوڵای پێ بەڵێ بەڵێ توانێ بیوەستێنێ بەڵێ ئەو فڕۆکەش دوایە و نرخی هەرزانە 7 ملیۆن تاکو نوسخە محەدەسەکانی 9 ملیۆن دۆلارەدانی نرخیەوەنێ ئەتوانێت چەند دانەی باتێەوە نمونە کۆنتترۆلی حزبوڵای پێ بکات ئەمریکا بە لوبنان نای سربێکی پێویستە سربێک لە بینی 16 تا 18 فڕەکەی پێویستە ئەتوانێت حرەکەی هەمووی شەل بکات زۆر باش پێشتر بۆیە لوبنان نەیتوانیوە حزبوڵا بوەستێنێ ئەم جۆرە فڕۆکەی نەبووە نەیبووە بەش جۆرێکی نەخێر زۆر باش ئەمە باسی لوبنان بەڵام شەڕی لە لوبنان هەیە دەنگۆیەوە هەیە مەسەلەن ئەحمەد شەرعی تێەوە بخسێنرێ سووریا بارودۆخی سووریا ئێستا لەوایە کە مەسەلەن ئەم سەرۆکە نوێی بخزێنرێتە ناو شەڕێکی وڵاتێکی ترەوە و سووریا خۆی ئەمە دەکات یا پێی دەکەن ئەمە چۆنە سووریا ئەم شەڕی پێەکەن بە ئەحمەد شەرع ساکە ئەگەر بزانی هەموو ئەمریکاوانە بەتەمان تەرابلس بدەن بە سووریا تەرابلسی لوبنانە بیدەن بە سووریا جەنوبی لوبنانیش بدرێ بە ئیسرائیل بەڵام کەی ئەدرێ پێی تەرابلس مکەونی تەرابلس هەمووی سونیە شیعیتیانە زۆری سونیە نێزیکەی 800,000 سووریشی تایە کە ڕایان کرد لە دەست بە شار لە سەد وەختی خۆی ئەمانە ئەحمەد شەرع پلانەکە وایە کە هێزە چەکدارەکانی ئەحمەد شەرع پاڵ بنێ بۆ شەڕی حزب الله لەناو بداتن ئەمەش ڕۆدا مستەقبەلن باسی سیناریۆ ڕوبەڕووبوونەوەی میسر و ئیسرائیلیش دەکرێت ئەمە ڕەنگە بەلای مەسەلەن خەڵکی خۆمانەوە جارە چاوەکان بەستە سەر ئێران و ئیسرائیل بن یان نەوعەن ماتۆزێکیش لەسەر سووریا لەبەرەوە گۆڕانکاری خێرای تیا ڕوویدا حکومەتی بەشار ئەسەد نەما و ئەم بابەتانە مەسەلەن ئیسرائیل جۆرێک لە جۆرەکان پشتگیری ئەحمەد شەرع بکات و ڕای بکێشێتە ناو شەڕی لوبنانەوە بەڵام ئەی میسر بۆ میسر پێشتر لێدوانی هەبووە لەلایەن مەسەلەن سەرۆکایەتی کۆمارەوە پشتگیری فەڵەستینیان کردووە و دەستخۆشییان لە دۆناڵد ترامپ کردووە و توانە چۆن ئەم شەڕی ئێران و ئیسرائیلی وەستان ئاوا لە فەڵەستینیش دەبێ ئاشتی بێتە ئاراوە ئەمە چییە گوزارێ لە میسر سەرکێشێ بۆچی ئیسرائیل واز ناهێنێتن ئیسرائیل شەڕی مەسر و ئیسرائیل لە ئاڵایە دێتە پێش هێچمالە یالیتیانە ئەگەر سەیریشی بکەی لەم ساڵانەی ئاخیرە لە ساڵی ئاخیرە لەوەتی شەڕی غەزە دەستی پێکرد دوای بڵێن 7 ئۆکتۆبەر وەوانە سەیری مەسر بکە بە هەموو جۆرێکی کە ئیکۆنۆمی زۆر زەعیفە هەموو ئیکۆنۆمی خۆی فرەداوە بۆ سەربازی بۆ نمونە داوای فڕۆکەی جێتەنی سی چینەکاتن کە بیکڕێت لەگەڵ موشەکەکانی PL-15E سیەکانی بکڕێتن مەنزومەی HQ ناینی کڕی گەیی ئەو فڕۆکەیی کە لە چینەوە فڕی لیوشن بۆ LI رووسی بار هەڵگرێکی قورس لە چینەوە فڕی لە پاکستان دابەزی لە پاکستانەوە گەیشتە مەسەر ئەوە موشەکی HQ نۆی چینی تیا بوو بۆ ئەوی دیفاعی جەوی ئێستا گەشتۆتە دەست بسڕان بەڵێ لە دەستێتی و داشی مەزراند و مۆدێلی S300شی وەرگرت VB-یەکەشی تازەکانیشی هەمووی وەرگرت و هەمووشی لە سینا داناوە ئیسرائیل کە غەزە چۆڵەکە ئەیان باتە ڕەفاح محوەری ڤیلادلفیا لەوێ مخەیەماتیان بۆ دانێتن ئەو مخەیەمانە بیبینی هەمووی ڕووی لە مەسرە کە لەوێت جێنشین بوون لە 800,000 تاکو مەلیۆنێ کەس ماوەیەکی پێچێتن ئەڵێ چەکدار لە ناو مخەیەمەکان پەیدابوون لێمێدن لێیانەدا پاڵیانانێ بۆ چۆ ئاودی سینایانەکاتن لەو کاتە شەڕ دەست پێکات لەگەڵ مەسرە زۆر باش ئەمە شەڕ دەستی پێکرد گریمان حەزەکەم باسی توانای سەربازی ئاسمانی زەمینی دەریایی مسر بکەین لە ئێستاە ڕەنگە بەشێک پیان وا بێ
یعنی میسر ڕەنگە بەهۆی ئابووری خراپەکەیەوە لەم چەند ساڵەیە بەهۆی ئەو گۆڕانکاریانەی لە حکمی وڵاتەکە ڕوویداوە توانای سەربازی بە عمل نەیە بەڕوبەڕووی وڵاتێکی وەک ئیسرائیل هەر وڵاتێکی تر بێتەوە. مەسر چی پێیەکرێت چی هەیە؟ مصر زۆری هەیە با F-16ەکانی دەرکەینە دەرەوە باش F-16 باشی هەیە هەیەی و عامود فەقەریشێتی دووەم وڵات دوای ئەمریکا کە F-16 بەکاردێنێ عەدەدی زۆرە مصرە بەڵام ناتوانێت دژی ئیسرائیل بەکاری بێنێتن چونکار وەکو بەجانابتمت لەوە پێشیش ئەم فڕۆکەی ئەمریکا کە ئەیدا بە وڵاتێ بۆت نییە حەلیفی دژی حەلیفی من بەکاری بێنیت ئەوە تەواوینە بەڵام مەسر گۆڕانکاری کردووە تەنویعی کردووە لە چەکەکانی ڕافاڵی فەڕەنسی هەیە ڕافاڵی فەڕەنسی بە مۆدێلاتی ئەو فڕۆکەیە لە 75 ملیۆن یۆرۆوە دەست پێکا بۆ 175 ملیۆن یۆرۆ کە هەندی شەیەتی بەڵام فەڕەنسا کە داوێتی بە مەسر جۆرە موشەکێ هەیە میتۆر نەیداوە پێی هەوڵەدا ئەوە وەربگرێت لەبەرەوە ڕووی کردە سین بۆی PL-15 دەستکەوێت بە مەدای 200 کیلۆمەتر شەڕی ئاسمانی پێ بکە بەرامبەر بە F-35 و F-15 ئیسرائیلی مەسر فڕۆکەی زیاتر لە ئیسرائیل و توانای فڕۆکەکانیشیان تۆپن نمبەروەنن لە هەموو وڵاتی عەرەبیشە پێویست بۆ ناکە کە باسی فڕۆکەوانی مەسری بکەیت مێژوویان دیارە بەقوەتن هەر مێژوو هەر لە ڕووی سیستەمی بەرگریەوە لە ڕووی سیستەمی بەرگریەوە زۆر بەهێزە بەکارێنێ هەموو جۆرە موشکێکیە S-300 هەیە لە یەکەکە و لە دووەکە PMU1 PMU2 ڤیەکەی هەیە ئێستاکە HQ9 هەیە HQ9 هەر بۆ بزانە کە S-400 رووسیە بەڵام تەنها لە یەک شتێکە جیاوازیە S-400 لە 400 کیلۆمەتر لێدا HQ9 لە 300 کیلۆمەتر لێدات جیاوازەکەی بەسەوەیە باش لە ژێر دەریایی و تانک و زرێپۆش و ئەوانەوە مسر هەر بەو بەهێزیە لە ڕووی ئاسمانی و چۆن لە ڕووی ئاسمانیەوە دەبینرێت بەڵێ لە زەویە زۆر بەهێزە برامز M1 A1 هەیە برامز M1 A2 هەیە کە ئاخر مۆدلی تانکی ئەمریکیە جگەلەوە تانکەکانی رووسیشی هەمووی هەیە T-72 هەیە T-72 M هەیە ئەم تانکانە سریع الحرەکەیە جوولانەوەی لە مەیدانی جەنگا سریعە وەکو مێرکافاوانە نییە قورس بێتن ڕاست وەزنی سووکترە درعی کەمترە بەڵام سریعە حرەکەتی زۆر باشە با زۆر لەسەر بەسەر نەمێنمەوە کۆتا پرسیارم لەسەر مسر بکەم فەرمووتان ینی ئەم شەڕە دەست پێیەکا هەر دەست پێکا مەجالیتیانە شەڕەکە قورسە بێ وەکۆمەی ئێران و ئیسرائیل نابێت نانە ئەوە جیاوازە ئەمە دووسپا بەرامبەر بە یەک لەسەر زەوی بەرامبەر بەیەکەگرن ئەو شارە شارعی وەکو ئێران وانە ڕایەگرن بەس لە کۆتاییە چییە بێتن ئەو فەڵەستینیانە کەونە ناوسینە ئەوە دوای ماوەیەک ئیسرائیل ئەڵێ هەمیسان چەکدار دەستی پێکرد ئەبێ منتیقەی عازل دانیم ئەوە نەیتر ئەو خەڵکە پاڵێنێتە ناوسینەوە ئەوە نەیتر زەوی مەسرەگرێتن ینی گۆڕانکاری جوگرافی لێ ئەی کاتن دوایەوە چێکا زوفەی غەربی ئاودی و ئوردنەکە بە عینی عملیەت زۆر ئاهایەکات زۆر باش یعنی توانین بڵێن لەوەی شار ڕەنگە ئیسرائیل بازانس ئەوە ئەی کات بابێنە سەر شەڕی نێوان رووسیا و ئۆکرانیا کە تاوەکو ئێستا بەردەوامی هەیە ئەمەیان گەیشتووە بەکوێت تاوەکو ئێستا کە ئەم شەڕە هەیە کێ باڵا دەستە بەڕاستی تاکو ئەم فترەی ئاخیر رووسیا باڵا دەست بوو کۆنتترۆلی کردبوو ینی زۆر چووە پێشەوە دۆنسیک و لۆگانسیک و ئەو ناوچانەوە دانێکی کۆتایی پیاتەوە تیش کۆتایی پێدێتن مایەوە سەر خیرسۆن و زەبەڕوەجیە ئەمە لە دەستوری یەکگرتووی رووسیا اتحادی رووسی ئەمانە خاکی رووسایە ئەبێ یەکلایی بکاتەوە بەڵام رووسیا لە هەمان کاتە بە هاوکاری یەکگرتووی ئۆروپا و ئەمریکا زەرەرێکی زۆری پێگەیشتووە بۆ نمونە ئەگەر باسی هێزی ئاسمانی رووسیا بکەین کە ئاسمانی شەڕەکەی کۆنتترۆل کردووە بەڵام تاکو ڕادەیە بەسای مەنزوماتی دیفاعجەوی ئەڵمانی و ئەمریکی پاتریۆت و ئەوانە 62 هەلیکۆپتەری کای 52 کەوتووەتە خوارەوە کە ئاخر مۆدلی هەلیکۆپتەرە لە رووسیا منافسی ئەباچی ئەمریکی ئەمە لە ماوەم شەڕەیە لەم 3 ساڵی شەڕەیە بەڵێ 62 هەلیکۆپتەری کەوتە خوارەوە باش نێزیکەی 20 هەلیکۆپتەری M8 کەوتووەتە خوارەوە M8 ئێمە لە کۆرادەواری خۆمان
کورد پێڵێ حەمباڵ وڵا حەزەکە مەر بە خێرایی یعنی بەدەم قسەکانتەوە باسی ئەم هەلیکۆپتەرانە بکەی مەسەلەن ئەم شەست هەلیکۆپتەرە ئیشیان چی بووە دەیانتوانی چی بکەن ئەم هەلیکۆپتەرانە ئەتوانێت تانک لە دووری 6 کیلۆمەترەوە بسوێنێتن هەموو مەنزوماتی تەوجیهیتیایە سەواریخی جەوجەویتیایە ئەتوانێت بەرز بێتەوە تاکو 5 کیلۆمەتر و نیو بە ئاسمانە ئەم هەلیکۆپتەرە کورسی قەزفیشیتیایە وەکو هەلیکۆپتەرەکانی تر نییە لێ بدرێ بکەوێتە خوارەوە ئەو پەروانانەی سەری شفرەکانی لێ ئەبێتەوە و وەکو تاری جەنگی بە پەرەشوت فڕۆکەوانەکە دەرەچێتن زۆر پێشکەوتو ئەم هینە ئەو چەکانەی کە هەڵ یەگرێ زەرێکی زۆر گەورێتەوە 62 دانەت لێ بکەوێتە خوارەوە دانەی بە چەندە تقریبەن تقریبا لە دەوری 28 ملیۆن دۆلارە بێتن زۆر دامانە نوسخەی هەیە نوسخەی هەیە بەڵێ بە پاتریۆت و بە موسیارات کەوتۆتە خوارەوە باش دۆناڵد ترامپ یعنی باس لەوەکان لەم چەند ڕۆژەیە کە دیسانەوە مەنزومەی جەوی سیستەمی بەرگری پاتریۆت چەندانەیەکی تر ڕەوانەی ئۆکرانیا دەکات ئەم جارە ئۆکرانیا یعنی دەتوانێت چۆن بەرپەرچی یان وەڵامی هێرشەکانی رووسیا بداتەوە گەروا بێت خۆی ئۆکرانیا تاکو ئێستا 8 مەنزومەی هەیە باش دابش کراوە کە دراوە پێی پاتریۆت بەڵام مەنزوماتی تری هەیە ئەڵمانی فەڕەنسی بەس وەکو پاتریۆت نییە ئێستا بەتەمایە بی کاتە 17 مەنزومە 17 مەنزومە نوۆی تری بۆ بنێرێت بۆ بنێرێتن 17 مەنزومە توانی ئاسمانی ئۆکرانیا هەمووی کۆنتترۆل بکە چونکە جگە لەم هەلیکۆپتەرانی کە باسم کرد تۆ رووسیا سیخۆی 34 کەوتە خوارەوە مەجموعەیە سیخۆی 34 سیخۆی 25 نێزیکەی 30 فڕۆکەی جەنگی کەوتوتە خوارەوە لە سیخۆی 34 و 35 عەفوەن سیخۆی 34 سیخۆی 25 لەگەڵ یەک دانە سیخۆی 35 سیخۆی 35 ئس یعنی ئەڵین فۆر جەنەریشن پلاس 2 نەوەی 4 و نیوایە یعنی لە شەبەحی نێزیکە کەوتنی ئەم فڕۆکەیە کە بێتە نەوەی پێنجەم بێتە شەبەحە تەواو شەبەحە نەوەی پێنجەم شەبەحە باشە لە ڕووی سەربازیەوە ئەمە چی لەنگیەکە ئەم هەموو فڕۆکە و ئەوە پاچیانە کە جەنابەت باس کرد خراوەتە خوارەوە ڕوبەڕووی رووسیا بۆتەوە تەسەوری ئەوەیە کرد خۆی رووسیا تەسەوری ئەوەی ناکرد رووسیا هەر ینی پۆتین لە دووسێ شوێن هەڵخەڵەتە یەکێ لەوانە ماکرۆن بوو سوپای رووسیا گەیشتە کیف 6 کیلۆمەتری مابوو بگاتە ناو کیفەوە خارکێف و ئەوانەی هەمووی گرتبوو خیرسۆنی هەمووی گرتووە لە ئاوی لە ڕووباری دینێبرۆ پەڕی بووە کە ڕێککەوتن ئەمانە بکەینەوە سوپاکانت بکشێنەوە کە کشاندیانەوە وەرگەڕانەوە سەری ئۆکرانیان بەخۆت کردەوە ئێستا بۆ رووسیا زۆر زۆر سەختە چونکە رووسیا بەرامبەر یەکگرتووی ئەوروپا و ئەمریکا شەڕەکات زۆر بۆی سەختە لەم ڕۆ بەدواوە بڕاتە پێشەوە زۆر بۆی سەختە 50,000 چەکداری ئامادە بەرامبەر چیەکە پەنا بۆ چییە بەرێت رووسیا تۆ ئاسمانت نامێنێ ناتوانێت ئەم مۆشەکەت فڕۆکەکان بڕاتە پێشەوە ئێستا چی بەکاردێنێ پێڵەن قەنابل ئەنزیلاقیە یان قومبلەی فاب 3000 5000 بەکاردێنێ ئەمانە لە دووری 200 کیلۆمەترەوە فڕێدا ئەنزیلاقی دقەی هەدەفی نییە لە هەدەف بە تەواتی بدە ساروخی ئیسکەندەر ئێم بەکاردێنێتن 5 ملیۆن دۆلارە بەکاری دێنێتن ئەمانە زەرەرە بۆ رووسیا وەڵا بە یعنی فزولیەتێکم بۆ دروستەکە کە بچمە ناو بابەتە سەربازەکان و بەراوردکاری لە نێوان فڕۆکە و چەکەکانە تایبەت بۆ مەسەلەی F-35 ئەمریکی بەنمونە لەگەڵ هاوتا رووسیەکەیە ئەمانە جیاوازیان چییە بێ ئەگەر ڕوبەڕوو یەک ببنەوە کامیان بەهێسترە بن F-35 لەگەڵ سیخۆی 57 ینی هاوتای سیخۆی 57 بەڵاش سیخۆی 57 رووسی هەیە سیخۆی 75 دروست کردووە لە داینا لە معرز بەس تاکو ێستا نەفڕیوە کەس نەبینیوە لە ئاسمان بەس لە زەوی لە معرزدانرا بوو فڕۆکەش تاکو لە ئاسمان نەبێتن ناتوانانی تەقیمی بکەیت لە منزوماتی ڕادار F-35 زۆر پێشکەوتوترە لە سیخۆی 57 لە حربی ئەلکترۆنی سیخۆی بڵین F-35 پێشکەوتوترە لە مەدایاتی دوورەوە لە موشکەوە ئەم ئامران بەکاردێنێتن 120 ئەمانە پێڵەن فایران فۆرگێت
تێگرە و لە بیری کە خۆی هەدەفە تۆ بسوڕێ بۆ هەدەفێتر وازەوە بێنە هەمووشی بڵین BVR Beyond the Visual Range خارج مدى النطاق البصرية خارج مدى الرؤية البصرية نايبينيت روس ار حفت عهد بكارديني ام مشكانه لمستوى مشكي امريكينيه بلا ما قال بقاتا كونتاكت نيزيكك بنوا او روسيا فانجا حوتي باتو حركه ثلاثيه الابعاد باشا باس لو دكريت مثلا او هيك لنزيكا او روسيا ديبات ولا اف سي 5 بس تايبت مندي اف سي 5 او باس كل روي الكترونيات او روي تكنولوجيا ولا روي او تنانت فروكا وانا كشي مثلا او جوره كلاوي كلا سريتي حزقن باسك يوم بو كي تايبت مندي فروكوانك چی لە بەرایە ئەو کلااوە چیە لە سریاتی لە F35 خۆی تەنا لە F35 هەیە ئەو کراشلمتە پێڵە کراشلمت بڵێن خوودە ئەو کلااوی لە سەریەتی کراشلمت نرخی $400,000 $400,000 بەڵێ بەس ئەو کراشلمت نرخی $400,000 ئەگە بە زمانی بازاری بڵێ یەک کلااو $40 بە بازار بڵێ بە $40 اما منظوماتي كامل الكترونياتي همو فروكك وقمر صناعي لناويتي بشرتي بيشيت بلم يعني فروكواني اف سي بي زولي بيزاره لو كلاو زولي بيزاره او انا مشغول يكات همو تشتكي بيشانه داتن بطاقه لي بلام اوي هي يعني منظومات هي مثلا لايرو فايتر وانا منظومه هوتاس پێویست ناکەوە کوون ئاوردواوە بداتەوە فڕۆکەوان سەیکا فڕۆکەکە لەکوێ لە پشتیەوە ئەمە لە کراشلمتەکەی پێشانیەداتن ئەتوانێ موشەکەکانی شتێ بگرێتن خۆی بۆی بڕاتەوە پێویست ناکە بسوڕێتەوە بشێتە پشتیەوە لە هەمان کاتە ئەمە مساعدە کە تۆ خەدیمەن فڕۆکەی کۆن نەیەتوانی ئەوها عامودی ڤەرتیکە موشک بۆ ئاسمان تێبگرێت ئێستا توانێت لە ئاوها نەیەتوانی تێبگرێت ئێستا تێگرێتن ئەو کڵاوە هەموو سیستەمی تیارەکە فڕۆکەڕەکە لە ناوێتی زۆر باش هەر باسی فڕۆکەمان کرد بابەتی ئێستا زۆر لە ناوە فڕۆکەی J35 چینی بەڵێ ئەمە چی توانایەکی هەیە کە نزیکە یا شەبەح یا نزیکە لە شەبەح ئەگەر هەڵم نەکرد بێ وایە خۆی دەتوانێت چی بکاتە مۆدێلەکۆنەکەی G20 شەبەحیە 25ەکە دوایەوە دروستکرا ینی G20 خۆی شەبەحیە بەڵام G35 لە عادمەکەی زیاتر پێشکەوتوترە عادمیش ئەوەیە کە پێی بڵێن جێت پایپ بە زمانی خۆمان ینی با بڵێن کوردەواری با بڵێن ئاگزۆس ئاکسەکسەوە نۆزڵس جێت پایپەکەی ئەمە عادمی پێوترێتن بەسمەی حراری زعیفە ناتوانانی بیگریتن ڕادار ناتوانێت جیلی 5 G20 خۆی جیلی 5 ئەمە لەسەر ئەوە دروستکراوە ئەگەر بیتن سەیری بکەی 35ەکە هەڕێک F22 ڕاپتەرە نسخەی ئەوەیە دزراوە لەسەر شێوەی ئەوە دروستکراوە بەس تاکوێ مەقارە ناکرێت بە چی فڕۆکەیەکی ئەمریکی F22 ڕاپتەر F22 ڕاپتەر بەڵام تاکو ئێستا معلوماتی کامڵی لەسەر نییە چینی سریەتێکی تەواوی لەسەردانەوە تەنها لە ئاسمان بینیوتە فڕیوە ئەڵێن موشکی پێیە PL7 کە ئەگاتە 400 کیلومتر ئەڵێن موشکی پێیە ینی ئەمە بە قسەی چین کە 3000 کیلومتر ڕواتن من بڕوان ناکەم ینی شتێوە ناتوانم بیری لێ بکەمەوە 3000 کیلومتر بڕوە ئللا لە یەک حاڵەتێکە لە دەریا بەکاری بێنیتن لەبان حامیلەی تایرات تەنیا لەوەتوانێت ئێ باشە 3000 کە جێگەی بڕوای جەنابەت نییە ڕێک ئەمە گەڕاندمیوە بۆ ئێران دیسان هەم دیسان مەسەلەن ناتیانیاوەڵێ دەبێت پیتاندنی یۆرانیۆمەکەی بوەستێنێ بۆی شەڕ دەستپێنەکەمەوە ئەبێ توانای مەودای ساروخەکانی کەم بکاتەوە بیکاتە 450 کیلومتر بەڵام ئێران بۆ نمونە وەڵامەداتەوە ئەڵێ من ئەتوانم وەکار لەسەرەوە ئەەکەم بیکەمە 5000 کیلومتر ئەمە ڕێتێتێ؟ بەڵێ توانێت بە ڕژای چی نەتوانێت بیکاتن بە چکن رووسی تۆگەر یۆرانیۆمی هەبێت جیوەی سووری هەبێتن ئەتوانێت بەڵێ بەڵام ئێران یەک شتێک هەیە لێرە ئەمانە هەمووی بەجێڵین ئەگەر ئۆتۆمی دروست نەکە وازی لێ ناهێنن هەتا خۆی ڕوخێنن کە ئۆتۆمی دروست کرد سیلاح ڕەدە ئەو کاتە وازی لێن کەس توخنی ناکەوێت وەکو کۆریا کیم ئەگا بەوە
دروستیکە لەو قەنەعەتەمەگە بەڵێ ئەگەر و 12 ڕۆژە شەڕ نەکرای ڕەنگە زۆر مەعادە لە گۆڕانکاری زۆرەکرا چونکە ئەو تەخسیبی یۆرانیۆمی جارێ لە 16 بگاتە 1990 تەواوی تر قومبلەی زەری دروستەکانەوەی زۆر باشە من لەم ئەڵلقەی بەرنامەکە هیچم نەماوە کردوە شتێکم نابێ حتمما دانیشتنی ترمانە بێ و بەرنامەی ترمانە بێ و زۆر بابەتی ترماوە کە شرۆڤەی بکەین ئینشاءالله ئینشاءالله مەشێشە نییە من سپاست دەکەم پرسیارێکت هێستا چاوەکەم سپاست دەکەم گفتوگۆمان درێژەی دەبێت حتمما لا زنجیرەکانی تر لەگەڵ سەلام ئەسعەد ڕایشکاری سەربازی 1964 و عەقیدی خانەنشینکراو لە سوپای عێراقی زۆر بابەتی دیکە ماوە شرۆڤەی سەربازی بۆ بکەین لە ناوچەکە و لە وڵاتانی دەوروبەر ئێران و ئیسرائیل و هەر وڵاتێکە جەنگی تیاوێ و هەر چەکێکی تازە کە دێتە ئاراوە جنابیان شرۆڤەی بۆ دەکەن و زانیاری ورد دقیق بۆ ئێمە بۆ بینەرەکانیشمان دەخەنە ڕوو سپاس بۆ بینەری ئێوەش سپاس کار سەلام